ئێستا من میوانێکی تایبەتمە بێت ئەندازیار ڕێبین ئەحمەد بەڕێوەبەری ئەندازە و پارک و باخچەکانی هەولێر تایبەت بە زیادکردنی ڕێژەی سەوزایی لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گفتوگۆکەین. بەخێراتی کاک ڕێبین. سپاس بۆ جەنابەت. بابەتەکەمان تەورەکەمان لەسەر زیادکردنی ڕێژەی سەوزایی لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە. جارە با بزانین هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایەکەی چەنە؟ ئایا ئەو ڕێژەی سەوزایی کە هەیەی ستانداردە یاخود هێشتا پێویستمان پێێتی؟ بەڵێ زۆر سپاس. بەتاکێت دووکاڵ یاخود ئەو گازە ژەهراویانە کە هۆکارن لە بۆ پیسبوونی ژینگە هەبوونی دار هۆکارێکی سەرەکی بۆ پاکردنەوەی ژینگە. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نۆ سەرڕای گشت قەیرانە داراییەکان و قەیرانی کۆڕۆنا توانیتی ڕێژەی سەوزایی پێشتر بپارێزیتن و هەروەها ڕێژەکەش زیاد بوو لە ماوەی ئەو 5 ساڵەی بە تەفاوت لە بینی پارێزگاکان. ئێمە ئەگەر لە بۆ نمونە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر وەربگرین لەبەر ئەوەی پێوەەر زۆرە کە تەحدیدی بکەین ڕێژەکە چەندە، ئێمە تەنها پێوەری ڕووبەرمان وەرگرتیا توانرایە نێوان 2.5 لە بۆ 3 ڕێژەی سەوزایی زیاد بکرێتن. ئەویش سەرڕای قەیرانی دارایی توانیتمان پاڵپشت بە نەمامگەکانی خۆمان ئەو بەرهەمانانەی کە لە نەمامگە بەرهەم دێنرێ بینە سەر شەقامەکان و پارکەکان بچێنرێتن. باش کاک ڕێبین، ئەوەی کە گرنگە لە سەوزکردنی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هەر ئەوە نییە کە شار و شەقام سەوز ببێت، چونکە ئێوە پسپۆرترن ئەیزانن شتێکوان هەیە بە ناوی بیابانی سەوز. ڕەنگە دارەکان هەبن بەڵام لەگەڵ ژینگەی جۆری ئاژەڵەکان نەگونجێن، ئاژەڵەکان ناتوانن بۆ نمونە باڵندەکان ناتوانن لەسەری هێلانە دروستکەن، بۆ نمونە وەکو داری واشنگتن. ئێوە چیتان کردووە کە ئەو دارانە بێنن بۆ هەرێمی کوردستان کە هەم کوردستان فێنک بکاتەوە لە وەرزی گەرمایە، هەم لەگەڵ کەشوهەوای هەرێمی کوردستان بگونجێت و هەم ئەو باڵندانەی و ئەو ئاژەڵانەی کە هەن بەرونە ناوچوور نەچن و کۆچ نەکەن؟ بەڵێ خۆی سەرڕای ئەو کەشوهەوای طبعاً ئەگەر ئێمە هەولێر وەربگرین کەشوهەوای هەولێر زۆر سەختترێ لە کەشوهەوای سلێمانی و دوهۆک لەبەر ئەوەی دەشتاییە، هاوینەکەی زۆر گەرمە، پلەی گەرمای دەگاتە سەروی پەنجە و زستانەکەی زۆر وشکە زۆر ساردە. ئێمە هەوڵماندا ئەو دارانە بەرهەم بینین کە با تەحملی ئەو کەشوهەوایە بکە، واروەها زیاتر سێبەری هەبی زیاتر تەیروتار لەسەری بتوانی هێلانەی لەسەر بکاتن بتوانی زیاد ببیتن. بۆ ئەمە بەستە توانیتمان چەندین بەرهەم بینین زیاد بکەین وەکو دار سیسەم، دار ئەلبیزیا، دار سێدر هەوڵ لە هەوڵەکانمان بەردەوامە ئەو دارانە ئینتاج بکەین کەەوە هەم تەحملی گەرما دەکە هەم گەشەشی سەریعە چەندی کەشەکە گەرم بیتن ئەوەندا نمووی یاخود گەشەی سەریعترە. باشە چیتان کردووە بۆی کە ڕێژەی سەوزایی زیاد کا لەگەڵ دەستەی وەبەرهێنان بۆ نمونە بۆ دروستکردنی با بڵێن شوێنێکی نیشتەجێبوون، پرۆژەیەکی نیشتەجێبوون بکەن بە ئیجباری مەرجێک هەبێت لەگەڵ دەستەی وەبەرهێنان کە ئیجبار بێت هەر ماڵێک لە بەردەمی دەرگاکەی خۆی ڕێژێکی سەوزایی هەبێت. ئەمەش یارمەتی دەرتانە بێت چۆنیش ئەتوانن ئەو سەوزاییە دابین بکەن بۆ ئەو پرۆژە نیشتەجێبووانە. بەڵێ خۆی ئێمە وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار هەوڵماندایە سەرڕای ئەوەی کە حکوومەت بەرپرسە لە چاندنی دار و زیادکردنی ڕێژە سەوزایی، بەڵام تەنها بە حکوومەت ناکرێت، دەبێ هاوڵاتی هاوکار بیتن. ئێمە هەرچەندی دار بچین بەڵام ئەگەر هاوڵاتی نەیپارێزیتن بێگومان ئەو ڕێژەیە زیاد نابیتن. لە ڕێگای کەناڵەکانی وەکو جەنابتان، لە ڕێگای سۆشیال میدیا، هەروەها لەگەڵ ڕێکخراوە حکوومیەکان هەڵمەتی جیاجیامان کردیا. بۆ نمونە پارساڵ لە دەرگامان دەدا نزیکی 10,000 دار لە بەرهەمەکانی خۆمان تەوزیعی سەر ئەو ماڵانەمان کردیا کە توانیتیان خزمەتی بکەن و بیپارێزن. ئێمە سەرڕای ئەو پلانانە هەوڵی ئەوەشمان هەیە لە شارە نیشتەجێبوونەکانی یاخود ئەوانەی کە سەربەی سمارن هەوڵی وەماندایە ئەو شارانەش ڕێژەی سەوزایی بگاتە ستاندار یاخود زیاتربی بە خۆشحاڵیەوە. ڕاستە سەرەتایی لەوانەیە هەندێک لە شارەکان وەکو پێوی سەوزاینەوە، بەڵام ئێستا تەماشا دەکەین شار نیشتەجێبووەکان ئەوانی کە سەر بە ئیستیسمارن ئەوانیش سەوزایی ڕێژەکی باشیان هەیە، ڕێژەکە گەشەی دەکاتن و ئەو دارانەی وێن دەریش تەماشا دەکەین لەگە کەشوهەوایمە و یاخود شێوەکی جوانی دایتە شەقامەکان و هاوڵاتیان هەست پێ دەکەن کە لە شاری هەولێر تەماشا دەکەن، لە شاری نیشتەجێبووەکانیش سەرڕای ئەو قەیرانانە تەماشا دەکەن ڕێژ سەوزایی زیاد بوو. زۆر باشە کاک ڕێبین، جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئەمە کاری حکوومەتە، بەڵام بە تەنیا حکوومەت ناتوانێت هەموو ئەو چۆنەڵێت قورساییە بگرێتە ئەستۆ، هاوڵاتیانیش ئەبێ بەشدار بنتیایە. لەم نەمامگانە تا چەند نرخی ئەو نەمامانە گونجاوە؟ بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەک یاخود
با بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە بە شێوەی چالاکی لە کوردستان لە دەوروبەری شارەکانە دار و نەمام ئەچێنن وەکو چالاکیەک ئەتوانن سوود لەو نەمامانە وەربگرن کە لە ناو نەمامگەکان هەیە. بەتاکید لە کابینەی لە ماوەی ئەو 5 ساڵی هەموو ئەو بەرهەمانە ئێمە بەرهەمان هینا بە خۆڕای درایتە هاوڵاتیان، بە خۆڕایی درایتە ئەو ڕێکخراوانەیەکەوە لە بواری ژینگە کار دەکەن، بە خۆڕایی درایتە قوتابخانەکان، ئەو قوتابخانانەیەکەوە بتوانن خزمەتی سەوزایی خۆیان بکەن، بە خۆڕایی درایتە مزگەوتەکان. یعنی حتا ئەو شارەوانیانی لە دەرەوەی سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێرە وەکو شارەوانی کۆیەکە سوودێکی زیاد لە حەد لە نەمامەکانی مە وەرگرتی، هەروە شارەوانی مەخمور، شارەوانی سۆران، بەردەڕەش چەندین شارەوانی دیکە هەیە کەوا سوودیان لە بەرهەمەکانی نەمامگەی ئێمە بینیوە و ئێستا کە ماوەی 5 ساڵ تێپەڕیە بەرپرسەکانی ئەو شارەوانیانە کە ڤیددیۆیەکانیان ڕسمەکانمان لە بۆ دەنێرن چۆن خزمەتیان کردیە دەبتەمای دڵخۆشیمە. باشە، چ پلانێکی دیکە هەیە بۆ ئەوەی کە ئەم ڕێژەی سەوزاییە بە پلان بەردەوام بێت بۆ ئەوەی کە ڕێژەکە زۆر زیاتر بێت لەوەی کە ئێستا هەیە؟ خۆی تەماشا دەکەین حکوومەتی هەرێم هەنگاوی باشی هاویشتە لە چاکردنی ژینگە وەکو دروستکردنی پۆنت، چونکە ڕێژەی شێ کاریگیرێکی سەرەکی هەیە لە بۆ گەشەی دار و سەوزایی. بێگومان ئەو پۆندانە یاخود ئەو سەردانە کە دروست دەکرێتن دەبتە هۆی زیادبوونی شێ. شاری هەولێر شارێکی وشکە شەیکەمە، بێگومان ئەو هەنگاوانە دەبتە یارمەتی دەر لە بۆ گەشەکردنی سەوزایی و هەروەها هێنانی ئاو لە پرۆژەی خزمەتگوزاری فریاگوزاری خێرا لە بۆ شاری هەولێر دەبێتە هۆی ئەوەی کە دابینکردنی ئاو لە بۆ خەڵک ئەو بیرانە قەپات بکرێتن کەوا پێشتر هاوڵاتیان بەکاریان دەینە لە بۆ ئاوی خواردنەوە دەبتەوە هۆی ئەوەی زیادبوونی ڕێژەی ئاوی ژێرزەوی کە کاریگەری دەبێتن لەسەر سەوزای بێگومان. وهروەها ئومێد دەکەین پرۆژەی ئەو هەلە استراتیجی لە بۆ دابینکردنی ئاو لە بۆ سەوزای سەرڕای قەیرانی دارایی حکوومەتی هەرێم هەڵساوە بە دابینکردنی بودجەی پێویست لە بۆ دابینکردنی ئاوی پێویست لە بۆ ئاودانی سەوزایی. بەڵام هیواداری لە ساڵانیدا بێ پرۆژەی ئەو استراتیجی هەبی بە هێنانی ئاوەچ خابت لە بۆ ئاودانی سەوزایی شاری هەولێر. باش، یەکێکی دیکە لەو پرۆژە استراتیژیانەی کە وا ئەکات ڕێژەی سەوزایی بەرەو باشتر بڕوات و دار نەبڕێتەوە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچە شاخاویەکان لە وەرزی سەرماوسۆڵە مانگێک پێش وەرزی سەرماوسۆڵە نەوت دابەشەکات لە ناوچە شاخاویەکان. چ شتێکی دیکە هۆکارە بێت بۆ ئەوەی کە ڕێژەی سەوزایی کەم ببێتەوە؟ مەبەستم لەوەیە کە پێش ئەوەی کە هاوڵاتیان پەنا ببنە بەرداری دارستانەکان بیبڕنەوە بۆ خۆگەرمکردنەوە، حکوومەت پلانێکی داناوە کە نەوتیان زوو پێدات. چ هۆکارێکی دیکە هەیە کە حکوومەت دەتوانێت فریاگوزار بێت پێش ئەوەی کە دار ببڕێتەوە یاخود ڕێژەی سەوزایی کەم بکاتەوە؟ بێگومان حکوومەتی هەرێم هەنگاوی باشی هاوێشتە خۆی سروشتی دارستان ئەوەیە ئەو تەیر و توارانەیە ئەخود ئەو ئاژەڵانە لەوێن دەرهەنە هۆکارن لە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی. سیستەمەکی تایبەتی هەیە دارستان. ئەگەر هاوڵاتیان ژینگە پارێز بن ئەو تەیرانە نەکوژن یاخۆت ڕاوی ئەو حیواناتانە نەکەن، بێگومان حکوومەتی هەرێمیش لەم بوارە هەنگاوی نایە کەوا محاسبەی ئەو کەسانە دەکاتن کە دەچن ڕاو دەکەن. بێگومان ئەوانەی ئەوە دەبتەیەک لە هۆکارەکان لە بۆ زیادکردنی دار لە دارستانەکان لە ناوچە شاخاویەکان. بەڵێ ئێمە سپاس دەکەین بەڕێبەری ئەندازەی پارک و باخچەکانی هەولێر ئەندازیار ڕێبین ئەحمەد میوانی کوردستان 24. سپاس.